لا تلفزيوني كردي دا بتاعتش لا دياسبورا زورتر اواني كتمانيان هي سالاني دور دريجة ليرة لدياسبورا دجين قصدا كان جنجان زور كمتر دردكون خميان هن بيقومان چالاكن لنيو كومالغا جیاواز ڕۆژاواییەکان و ناڕۆژاواییەکان و لەم کۆمەلگایانەدا دەخوێنن کار دەکەن بۆیەش ڕەنگە زۆر گرنگ بێ بە زوویی گوێ لە بیرروبەچوونی ئەوانیش بگیرێ لە فستیڤاڵی یان لە سێمین فستیڤاڵی هونەر و کولتوری کوردیدا لە بەرلین کۆمەڵە گەنجی چالاکم بینی کە لە نێو خەڵک بوون لەسەر ستیج بوون پێشوازیان بە ڕوویەکی گەشەوە لە خەڵک دەکرد هەوڵیان دەدا کولتوری کوردی بناسێنن هەوڵیان دەدا خەڵکان بدەن کە حەزیان لە کولتوری خۆیان و زمانی خۆیان بێت پێم گرنگ بوو بزانم ئەمان بۆچی ئەمە دەکەن بۆچی پێیان گرنگە ئەم ناسنامە کوردیان زەق بکەنەوە و خەمەکانیان لێرە چین چوار لەو بەڕێزانە ئێستا لێرە لەگەڵم میوانن بە بەڕێزت دەست پێ دەکەم بێناف مستەفا توتکاری لەوێ کامێرێ سلااو لە بینەرا بکەی خۆ بدی ناساندن ناوێن بێناوە دەستپێکردن گەلێک سپاسش بۆ بالداریا ڕووداوێ ئەv هەر ساڵێ منە ئەس لە ئەڵمانیایمە و لە زانینگەهێ بەشە دیرۆک و فەلسفەیش بۆ مامۆستێتیە دخوێنم گەلێک سپاس خانم ئاریانە حاجی دەم باش ئەژێ ئەف دو ساڵ و نیڤێ من ئەزل ئەوروپامە من زانینگەه ماستەر خلاص کرد ئینفۆرماتیکس و نەهاژی کار دکم لە ئەوروپایە باش گەلێک سپاس کاک شەهریار مرادی سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ خزمەت هەموو بینەرانی خۆشەویست من شاریار مرادی خوێندەکاری نەیڕۆبیۆلۆژیم لە بێرلینە و بەکو خۆبەخشیکیش لێرە کارەکەم لەم فستیڤالە زۆر سپاس خانم نیاز ڕەحمانی سڵاو ڕێزم هەیە هیوادارم باش بن منیش خەریکی زمانم جارە دەستم بە خوێندن نەکردووە حەومانگە هاتووم و لە ئێران لیسانسی بازرگانیم خوێندووە باش زۆر بەخێر بن بێگومان ئەزمموی جیاواز لێرە ئەمڕۆ کۆبوونەوە هەیە زۆر دەمێکە لێرەیە هەم هەیە ماوەیەکە لێرە دەخوێنێ هەیە دەیەوێ بخوێنێ دەست پێ بکات بۆیە پێما بێت توانین وێنەیەکی جوانمان هەبێ بۆ گەنجانی کوردستانیش بزانین لێرە یەکێک کە بێت لێرە بخوێنێ یا بێوێ لێرە وەکو گەنجێک سەرکەوتو بێت توانێت چی بکە بە خانم ئاریانە دەست پێ دەکەم دەگوت ئەس 2 ساڵە هاتمەنە لەڤری 2 ساڵ و نیون تە چما بڕیاردا لەڤەر بخوێنی لە ئەوروپای ڕاستی ئەس دەستپێکە ئەس خەلکی عفرینێمە ئەج بۆ شەرێ ڕۆژئاوای کوردستانی ئەم هاتنە بۆ باشوور ئەس باشوورێ بووم لێرێ مەزم بووم و خاندنە خۆ خلاص کرد وەک ماستەرژی مخواست ئەس ji derve ئەوروپایە بخوێنم زۆر باشە کاک شەهریار دەمێکە لێرەی یەکێک بووی لەوانێش کە لێرە لە فستیڤالەکە درێوشایەوە بەو شێوازی پێشکەشکردنی کە گوێم لێ بوو مۆدەرەیتکردنی گفتوگۆ لەگەڵ هونەرمەندانی سەرکەوتوی ئێرە بە ئەڵمانیش و بە کوردیش بۆ من بەڕاستی و پرسیار بکەم ئەڵمانیا جوانە و ئەو کوردی جوانە لە تەنیشتێک پێناچێکی گەنجێک بێت کە لێرە بە منداڵی گەورە بۆوانە چەندە لێرەی زۆر سپاس بەر لە هەموو شتێک من بۆ ماوەی 8 ساڵ بێ من لێرەم بەسێ شارێکی مامسەقانە کەوتۆ بیرم بیتێکیەوە ج درکە بشکێنە پەچە بەدڕێنە ڕاوکە مەدرسە چاوری دەردی کوردەواری خوێندنە هەر خوێندنە بەڕاستی ئینسان ئەگەر کۆنچکاو بێت بە بخوێنێت و ئەگەر ڕوانگەی وڵاتەکانی کە لە ناو خۆیە جێگر کات ئەتوانێت باش شتێک بگات ئێستا مەس ئەڵمانی قسەکردن یا مەسن چینی قسەکردن و شتانە ئێمە زۆر بەڕاحەتی توانی بۆ شان دەست پێ بکەین ینی علاقی خۆم بخوێنم زۆرم حەز پێ دەکرد ڕاستە زۆر باشە دوای دێمەوە زۆرتر لەسەری ڕادەوەستین بێناف ناوێکی گەلێکی تایبەت نە ئەس بێژم دە دنیادا دووسێ کەسەنە ناوێوان وسابە گەلێکی تایبەتە تو گەلێکی سیمپاتیکی تو دکەنی دگەل خەلکێت دەستەکە و سەرپەرشتیا فستیڤالێ دەی مێڤانداریە کوردی دکەی لە خەلکێ بەدەستە ڕێیەکی خۆش چما بۆتە گرنگ بوو و لەڤەر دە فستیڤالێکی وسادە ڕۆڵاتە هەبە گەلێک سپاس دەستپێکتەش بۆ گوتنێتە بڕاستی ئەس هەر دوێژم تشتە کو ژیانە من بواتە دکە کوردیە و وەکێک و ماسی بێ ئاف نکارە ئەژی بێ کوردی نکارم و دوێ فستیڤالێدان ڕاستی ئەس بینم ئەس گەلێک تشتا ئەس دکارم بکەم ئەم چەند هەواڵن مە کومەلەیەک ئاوا کردە و مە دەست بوی کاری کرد ئەم دخوازم کە ئەف کار پشکەتە پێش بکەوە و تشتا و ئەس دکارم بکەم ئەس دکم خزمەتە
ویکو مالی دانی کو فستیواله که وها بیل در خستن بونمونه از کردی باش تسانم از آلمانی باش تسانم از عربی باش تسانم از خوام بیشن بوجا کردی مجول دکم بزمان خوام مجول دکم بریا وی تشتیجی تکلی مروف چهل بنویس کاران به هنرمندا به کسان رانه و افکاری از دکم تکلی بهتر تکلی به کسان رانه کو ورن فستیواله دمك درجة تولفري لألمانيا؟ اف 8 سالته هي از لألمانيا ما بله قالك باشا خانم نياز رحماني نبوت سالك ليري وانيا وينك للروشهلات لكردستان او هدبو لسروي كجنج يخومان جنجي كرد لدري چۆن دەژین دەرفەتەکانیان چێ بۆ خوێندن بۆ کارکردن بۆ هەموو شتێک وێنەکە لەوێ چۆن باز دەکرێت بەڕاستی من چون پێشتر دایکیشم لێرە بووە شاید دیدێکی باسترم بە نسبەت بە کەسانێکی تر کە فقط لە سۆشەل میدیا یا لە شوێنهای تر باسی ئوروپایان بیستووە بەڵام هەموو شوێنە چاک و خراپەی خۆی هەیە و من بە دیدێکی زۆر باسترەوە هاتم بۆ ئێرە چون ئێمە لە ئێران بۆ دەرس خوێندن ئەبێ ئەوە لە نەزار بکرین کە چەنە دەرامەدمان هەیە و هەزاران شتی تر واسە ناتوانین دوای عەلاقەی خۆمان بکەوین وەلی لەم وڵاتانە ئەو فرسەتەمان بۆ پێش هاتووە کە بتوانین بە عەلاقەوە دەرسی خۆمان بخوێن و فقط بە پوڵ بیر نەکەینەوە بە بیر لە شتایەکی تری شوەکەین هەراوە چ شتێک هەیە لەو ماوە کەمەدا کە لەوێ هاتبووی یا کە لەوێ بووی دەتەویست بێی پێت وابوو جۆرێکی دیکەیە کە هات ئێرە دیتت وانە بۆ گەنجان بەتایبەتی بۆ من زمانی خۆم بوو وامەزانین کە زۆر باشم بەڵام هاتم لێرە زانیم کە زمان زۆر سەختە و بۆە زۆرترم بخوێندایە بە پێشنیارم بە هەموو کەسەوەی کە پێشەوەی بێ بۆ ئێرە ئەوڵ زمانەکەی باش کات و دووەم شتەوەی کە من زۆر بیست بووم کە خەڵکی ئاڵمان سارد و کەم لەگەڵ خەڵکە ئارتباتەکردن وەلی شتێک کە خۆم دیومە بەرعەکسی ئەوەیە یعنی دروستە بە ئەندازە ئێمە گەرم نین وەلیەوە ڕەتی بە نوعی گەورەبوونیان هەیە ئەڵمانی بەرلینیش نەوعێکە و ئەڵمانی دەروی بەرلین نەوعێکی دیکە وانە بەڕای من وایە بەڕای من ئەگەربەی لەگەڵیان تێکەڵبی کەمێ دیتت ئەگۆڕێت کەیتر یەکجار ئەوەندەش سارد نین کە بۆ ئێمەیان باس کردووە ڕاستە زۆر گەنج دەزانم دێن لێرە یەکتر دەناسن کە لە کوردستانەوە دێن لە بەشەکانی کوردستانەوە ئەوەی کە تۆ گوێت لێ چ شتێکەیە کە بۆ خوێندن ئەوانی دێنەیرە وێنەکەیان ڕاست نییە لەسەر ئێرە دوای بۆیان دەردەکەوێت جۆرێکی دیکەیە بۆی کە وڵامی ئەو پرسیارە بدەمەوە بەڕاستی ئەو پێبند بە کەسایەتیەکانە مەسەن زۆربەی کەسێن بۆ ئێرە ئاواتایەکی جیاوازیان هەیە بۆ کەسێک کە دێ بۆ ئێرە بە خوێندنەوە دێ بە ئاواتی خوێندنەوە دێ بۆ ئێرە ئەگەرمە بن لەسەر ئەو کەسە بکار بکەین بەڕاستی دەرفەت و هەلومەرج لێرە دەرفەت زۆر ئەڕەخسێت بۆ کەسایەتیە ینی ئەتوانێت مەسەن بەو دیدەوە لێرە کار بکاتۆن جۆرشتانە و بازم ئەڵم پێبند بۆ کەسایەتیەتی مەگەر کەسێکی شتێ بۆ کارکردنی ڕەنگە مەسەلەن دواتر ناومید بێت بۆی کە ئینتزاراتی ئەو نەگەیشتووە بۆ حاڵەتێکی خۆی تەسەوری کرد شتێکی کۆنکرێتی هەیە کە لە خەیاڵت دابێ کە لەوێ هاتبێ شتێکی لە چاوەڕوانێکی هەبوو بێ ئینتزاراتێکی هەبوو بێ لێرە جۆرەی دیکە بێ یەکێک لەو بەحسانە بەحسی کۆلتورە جەماعەتێک دێنیان مەسەن بەحسی زمان فێربوونی زمانە ئێمە تەسەورێکمان لە فێربوونی زمان ئەچین کلاس فێر بین بەڵام بەڕاستی وانە جاروبار هەیە کۆمەڵگا ئەم کۆمەڵگەی ئاڵمان ئاوات یارمەتی تەدان ئەتوانی سەرکەوی جاروبار ئەدەی بۆ تەسەورۆدێک یارمەتی بن بەڕاستی بە دێدەوەرە کابینی کەسێک نات بە ئیستقبالتەوە یانیەوە بەهۆی ئەوەی کە مەسەڵەن ئینسان ناومید بێت بۆ وێنە بەڵێ ئەو شتێش زۆر باشە ئاریاناخان یەکێک کەسێکی کو بخوازە مژبیر کرد بخواز بسۆرانی بپرسم لە هەزبێژم هەن سۆرانیژی باش فێم دەکەن لێ بلا باڵانس هەبە چونکی نە هەردوو زمانی منە کورمانجی سۆرانی کەسێکی کو تێ لە ئەڵمانیا دخوینە لە کوردستانێتی خوا ئامادە دەکات ئەڵمانی فێر دەبە نەها سنتەر هەنە لە باشوور بتایبەتی ئەم دەزانین ینی باش هەنە کومرۆ بخوازە بخوێنە لێ تەجەیەک هەڵبژارتیە نزانم یعنی تنێ بە ئۆنلاین مرۆتکارە چیکی فێر ببەنە تە چما چیک هەڵبژار چما پراک بڕاستی دەستپێکە لە پراگێ زمانج من نەهات خواستن وەکو زمانی چێکی فێر ببم تەنێ بە ئینگلیزی بوو مجد خواست کو نظام پتر سەر ئینگلیزی بە هەرم نەکو فێر ببم زمانێک درو وەختێ من زێدەتر هەرە زوێ تشتی نظام ئەسپیچەکە جوی تستی ترسیام لوما متخواست کو تشتی هاول بدم بجربینم هەگەر چێنە بوو پلانا منی دوێک و بهمە ئەلمانیا لێ ینی پۆزیتیڤ برێڤەچوو بەێ
من نورمال اونلاين سر يونيفرسيتي او كر تقديم كر و تشيبو هر يعني ڕاستە ئەوەکو ئەم نهادە بهیستن ئەڵمانی نەتزانی کوسا گرانە وەسا زەحمەتە و مرۆ بگەێژە زانینگەهێ ئەڵمانی چما ئەز ئەڵمانیا فێر بم لە وڵاتەکەدن تشتێکی وسا دکەم هەڤاڵێن کەسێن کولەتە نزیکن واژی تەجربێ وسا هەنە ئەس بوونێ وسا کو بێژن خۆزیمە ئەڵمانیا هەڵ نەبژار با چونکی زمان گەلە گرانە بۆ قوتابیان زانینگەهێ هلبت کەسن وها بژن دۆڕامژی هەنە ڕاستی گەلەک سدەمی بێت شتێ هەنە هەنگ کەس هەنە بوو نمونە مەزنتێن ئەلمانیایە دەمەکو مەزن بن ئێدی ئەو هێزەوە تونەیەک و فری زمانێکی نو ببن بەرەیەکێ عاجز دبن لێبڕاستی دوێمش بیرژی نەکەن کو هەن سەدەمێن دنجی هەنە دهێلن کو مرۆڤ نکارە بە فری زمان ببە بۆ نمونە بێژن ژینگە ها مرۆڤ دەمەکو مرۆڤ لە کوردستانە ناوچاندێکە کوردی دانێ جوواکێکە کوردی دانێ هەوردورێکە کوردی مرۆڤ تێ ئەلمانیاکە سار زمانێکە زەحمەت تەنێتی ئەفژی هەموو دبن سەدەم ڕاستی کۆ مرۆڤ عاجز ببە بۆ نمونە و ئەو پێواژویە زمان و بکەون ناو جوواکێدانی زمان فێر بە و دەرەنگ ببە لە هەلبەت بینم لەگوور تەجروبا خۆجیوەیەکە وەرگێر ئەس بینم کو ئەف تشت ینی هەر مرۆڤێک بڕاستی خودی تەجروبایەکە گەلێکی جودایە هەنگ کەس هەنە بڕاستی تەنێنە بۆ نمونە شەهریار تەنێ هاتیە بێ ماڵباتە دیساژی کاری فێری زمان بە نەها خوێندەکارە ئاریانە و هەواڵا مەژی لەڤر ینی ڕاستی سەر مرۆڤ دمینە سەر هەم سە تەجروبای مرۆڤ دمینە لێ هەلبەت میناکەن دنجی هەنە نکارن تەجروباتە چاوا بوو تو زوو فێری ئەڵمانی بووی تەجروبا من بڕاستی ینی ئەس 17 ساڵی بووم ئەس هاتسم ڕاستی ئەڵمانی وەک ئەس زوو فێر بووم ئەس بێژم ژمەهێکی حیات چار پێژم هەن ئەز ئەڵمانی داخبیم ژبەر و تەنێ ئەورێ با من هەبوو ینی ئەڵمانیش بوو من کلیتێک بوو یعنی ژبەر و نتکرێت کەسێکی را بپەیوم متخواست و ئەس کەسێکی را دەردێ خوا بێژم من نەدیت و دیگه بەر پرسامنیا جوواکی ئیدی من دەست بە ئەڵمانی کرد و ئەسفری ئەڵمانی ببم بڕاستی ئەد بینم و زمان کلیتێکە دەما و مرۆڤ فێری زمان دەبە ئیدی مرۆڤ سربەست بە ئیدی مرۆڤ خۆگوتنێک هەیە یا بژن هایدگای بژ زمان ماڵە هەبوونیە و تەنێ ئەم بژن بریا زمان ئیدی مرۆڤ دکارە بێژە ئەس کیمە ئەچ دخوازم ئەس چ دکم ئەم کارم وێتشی سەر کوردیژی بکاربینە تەنێ دەما کوێت بێژم ئەز بێناوم بە کوردی ئەو نەتەنێ هەبووکێکە کوردیە ئەو چاندا کوردی تێدایە کولتورە کوردی تێدایە فلکلۆری کوردی تێ سترانێ مە تێدانە بەرەیەکێژی ئەم دیسا بەدگەرن زمان هەم زمانێ ئەلمانی کو ئەم بکارە بن ژیانە خۆ لەبەر بکن هەمژی واتە و گرنگیە زمانی کوردی و پێویستە کە مرۆڤ لە بیانستانێکی کوردی بە ئاخ بەس سەبارەت بە قسەکەی بێناف ئێمە بەس لە ساردبوونەوەی کۆمەڵگەی ئەڵمانی یەکەین بەرابەر و کەسانەی کە دێن بێرە بەڕاستیمە تا حدێکی ئەتوانێت ڕاست بێت بەس ئەتوانێت هەڵێش بێت ئەم شتە چۆن مەسەلەن زۆربەی کەس ئەڵمانیەکان هەیە کە دێن یارمەتی ئەدەن و ئەم یارمەتیە زۆر پێشتر زۆرتر بوو بەس بە بۆنەی یەک ئەو تەسمیمە سیاسانی کە ئەگریێت لە ئەڵمانەوە ڕەوەند و پرۆسی سیاست لە ئەڵمانە خەریکە ئەگۆڕێت بەداخەوە کە ڕاستگەرەکان خەریکن دێنە سەرکار و ئەمانە ئەو ساردیە زۆرترێک دەبێت و ئەنیا ئەمە لەوەڵ ئەوەندە سارد نەبوو پێم ڕاستە ئەجی دخوازم تشتێکی زێدە بکەم وەک ئەم سپاس دەکەم ئەوەکەم عفرینێ ئەم زانم نابودەنکەم بە دارێ زەیتونێ ئاپکمە هەبوو دەگوت هەر زمانێک بە هزار دارێ زەیتونێ لۆمە ینی خۆشە مرۆڤ ڕاستی زمانە زانبە و ڕاستە نەهان یاسخان گەرەک ئەو هزار دارێ زەیتونە پەیدا بکەنە ئەڵمانیا خۆ باش بکە و ڕێگایەکی گران نییە چکە زۆر کەس پەیدا تێپەڕیوە نمونە لێرن کە بە باشیش توانیویانە فێر ببن ئەمە وا لە تۆ دەکا کە بڵێ ئەم ماوەیە هیچ خەریکی کوردی نابم گەل لە موزیکی کوردی ناگرم کولتوری کوردیم پێ گرنگ نییە دەمە بەس خەریکی ئەڵمانیەکە بم ناشتیوانە بە نەزاری منەوەشتەوە گەوەی کە بڵێ من لە دایکم دوور بکەمەوە ئیتر گوێ بە دایکم نەیەم وە زەنگی بۆ نێم وە قسەی لەگەڵ نەکەم بەڵام نابێت تۆ لە هەر کوێی دنیا بیت زمانی تۆ کوردیە کولتوری تۆ کوردیە وەوە تا ڕۆژێکە بمریت هەروە ئامێنێت هیچ فەرقێک ناکات زۆر کەس دەیانگوت ئەوانەیە کە زۆر ڕەشبینن دەیانگوت زمانی کوردی لە نێو دەچیت چکە ئەو نەوەی دێ گەنجەکان زۆر پێیان گرنگ نییە وایە بەڕاستی بۆچی گرنگە زمانی کوردی بۆچی گرنگە
جبركو أم بخو بدستن دولتي متنة وأم جي جبير بكن وقت هر كرد نامينن يعني دفي أم صباحي زاروك خو زاروك كده يعني دفي وك مالبات أم فير بكن از وك شوا از روج آوا مزون بوم عربي بو لما فرز بو أم ماني كاري بو كردي باخ ونجدرفه لوك مالبات لمال تاني ما بعفريني داخفت ما تجارب عربي أخفتنا ما دنگ ذكر أري ما أخفتنا عربي نذكر ماله وها ما سر ستران نهم بومن نمونا دايكو بابي من نظام بنفيسن كردي ليه إجبركو هرقاو بس ما بهستيه بجوتن هاتيه وبجوتن أمفير بونا نهم قطب خانن زمان وبونا ما مستشبونا كفر دكن أونلاين يعني هما يعني تود بيجن بس اشتكي كيش هيج الزمان ناس نامي مروفا يعني تو اگر بيت ولاتك تو نتيجة يعني كي ابي ايدنتيتي لولات بسيني تو بوبوني وزور زمان جرينجا كيما من الله كان يخو فير زمان كي نيروي گنج من كردي فيري قصة كردني كردي بيت زماني كردي بيت با وجودي همو محدوديت يعني كهي براسي اويك خومان او ناس نامه بس بجرينج دابنين اويك لا مرحله او والله دواي اوش اما كزمان فيربين خو من دولة منكينو لباري درونيو يعني بويك بو ناس نام من شاركين بو خوش من شاركين ئەڵمان زیاتر ڕێزت دەگرێت کە بزانن کوردێکی باش دەزانی باش ئاگاد لە زمان و لە کولتوری خۆتە یا خۆی گرنگ نییە تۆ ناسنامەکەت چییە؟ گرنگە ئەس بێژم نەها ئەف فستیڤالی نەها ئەم تێدەنە ئەم کارم ببینن gelek میهوانێ ئەڵمان هاتنە ئەڤژی ئەس بینم ji mirov tê ku wextê ez Kurdiya xwe nîşan didim ez Kurdiya xwe wisa ez pê hatime girêdan ew tiştekî balkêş hebû wa dihêle ew jî yanî bixwazin zanibin wekî çawa dibêje heger tu ji xwe hez nekî çawa wê xelk ji te hez bike عینی پرس بۆ te بێناف ڕاستیژی بۆ وا گرنگە ku tu زێدەتر ڕێزی تە دەگرن و بزانن تو زمانی خۆ باش زانی کولتور بۆ te مهمە کولتوراتەیە گرنگە ببورن مگوت مهمە گرنگە هون خۆرتە ناز دەترسم لەوە تش پەیوەند بیانی بکاربێنم دبێژم divê dawiyê danê erê yani ya dibêjim ew hêşmendiya Almanî jî li hemberên ne tenê Kurdî li hemberê pir zimanî bi rastî pir hatiye guhertin bi taybetî bêjin li Berlînê bû nimûne berî mehekê biryar hat dayîn ku pîlot projekt heye ku Kurdî kurmancî û hin zimanên din ji bo 2 sala li dibistana hene û mirov şagirt destpêka pola dihat dikare ezmûnê çêke û ev ezmûn jî dibistana ke Kurdî heye adar şûlê digire bûn me ser xwe yanî weke din jî em bêjin hem li parlament jî her tim em bêjin hevdîtin hene ji bo giringiya pir zimanî em bêjin li dibistanên Berlînê ji ber ku niha ji ew hêşmendî heye ku bêjin zarok divê zimanê xwe dayîkê bizanibe êdî dîsa vedgerim ser şahyar ku ji bo derûniya zarok gerekê giring e dema ku zarok li malê dayika xwe ra dipeyîve bi Kurdî dipeyîve dema ku ziman wêneyên jî di serî danê dema ku mirov gotin bije sêv wêneyê sêvê di serê mirov de heye dema ku Apfel jêr gotin bi Almanî êdî ew wêneyê Apfel berê ser wî de heye û zûtir bi rastî fêr dibe berêyekî ji niha hewildan hene ku zarok em bêjin hê destpêkê da فرî zimanê xwe dayîkê bibin da ku baştir jî bi rastî فرî zimanê din bin çi Almanî be çi Kurdî be çi İngilîzî be em dibînin jî mirov yan jî zarokê ku Kurdî baş dipeyîve yanî zimanê xwe dayîkê baş dipeyîve فرî zimanê din bi rastî زوتر دبه و خوازم سر خلا شهر زیده بکم نتنه درونی جی براستی زمان ام بیجن جواکی جی دکه یک دما کو ایرو ام هر ام پنج کسن ام دکارن بکردی کردی فام دکن ام دکارن جهودو فام بکن لهگر 4-5 زارو که کرد بگین هودو کردی نزانه بن ایدی او بسکریکک براستی لور هیا من وینیک اسا کوتو بیرو فرمو وێنەیەک ئەم کەوتەوە بیرم ئەوەی کە لە ئەڵمانیا تۆ بەکسم بۆی کە بڵێ خەوت دی دڵێ ئیشابکت خۆیمت بەس لە کوردیا دەبێژە من خەوم دی یعنی دوو پرسپێکتیڤە ڕوانگەی جیاوازە لە پرسپێکتیڤی ئەڵمانیا کەوەکەوەی کە کەسێک ئەخەوێت بەس لە پرسپێکتیڤی کوردیا تۆ بژێ من لە خەویشە ئەبینم یعنی
دنیای من لە خەویشە بازم ئەکتیڤە ئەڵمان خەریکی ئیشە ئیشێکی کردو خەوی بینیوە ڕاستە کوردەکانی بینەیە جوانە ڕاستە بەس ئەو ڕوانگە زۆر شازە ئێستا مەسەن لە زمانەکەی لە ڕوسیش بەم شێوازەیە کە ئینسانەڵی لە خەوا من ئەبین وێنی پرۆسی مەغزیتە مێشکی تێشتا نەبەسراوە وەمە لە حازی زانستیەوە لە حازی علمیەوە شتێکی دروستە ئەوە دەوڵەمە نیسمانەوە ڕاستی ئێستا لەم بەرنامەی ئاوا گفتوگۆ دەکەین پێکەوە لەسەر زمان و کولتوری کوردی لە نێو گەنجاندا ئەو گفتوگوانە هەنە ئاوە گەنجی کورد پێکەوە لەگەڵ هاوڕەکانتان کە قسە دەکەن دەتەوێت شتێک بڵێ پێشەوە بزانمانە ویستم کەمە بگەڕم وە دووەوە لە جوابی و ساڵەتانە کە کوتان دێن بۆ ئێرەیتر ناتانەوێت بە کوردی قسە بکەنەوە من لەوەتی هاتووم بەێرە زۆرتر مشتاق بووم کە خەریکی کوردی بم کرمانجی فێر ببم و دوای شتاب کەون کە ڕەبتی بە فەرهەنگ و کولتوری خۆمەوە موزیکی کوردی کە لە نێو ئۆتۆمبیلێکی لێرە دەگەڕێی هەموو شوێنێک بیانیە دەیبینی تامێکی دیکەی هەیە وانە کە گوێ لە مامۆستا حەسەن زیرەک دەگری کە گوێ لە محەممەد شێخۆ دەگری وانە شتێکی دیکەیە لەسەر شەقامەکانیش کە ئابینیت شتێکی کوردی دەبینی خەریکە بە سازێکی کوردیە دەنگێکی کوردیە هەنگێکی کوردی دەرێنە گەڕێتەوە تمشایەکەیت و هەستێکی خۆشتەیە ڕاستە جاگە بینەوە سەر پرسیارەکە هەر ئەوە بە بەرنمەیەکی ئاوا گفتوگۆ دەکرێت لەسەر زمان و کولتوری کوردی یا شتێکی گەرمە لە نێو گەنجان لێرە لە نێو خۆتاندا باسی دەکەن چی بکەین براستی از گور تجربه خود کارم بپیوم برای هر سالان براستی روش جدا بو یعنی لی براستی مروف هر تیم دما کدام دیچه مروف براستی پیشکتن ناد بینه یعنی براستی هنتشتن ارینی چه دبن وگه جواتا میال ور یعنی تشتکی ارینیه یعنی و براستی انشالله و هاجی پردمی برای هر سال دما کو از هاتبوم دبستانا كرديا فرمي وكجه بون تنبو فستيفال اب فستيفال تنبو يعني ام تقارن جالي هجمارة واجب راسيان بنيرن سر سوشيال ميديا بري 10 سالات وغيري چن كانال كردي هبون نها ام بنيرن چن كانال هنا يعني براسي زمان بيش تكهوه اد بيجم ام كردجي ام دعاجزيه كي دامانه هي ام هرتم بيجن زمان دمره لي براسي گلگ ديار ده هنا كو دجبری ویت شتید پیون هلبت زاروای سورانیان بیشن اوکرمانجی روشکی جدایی یعنی جیلی کرد آخفتن لکردستانه کی جان زاروای من سر کی جان زاروای د پیون برسامنا داوی بوه دگهره نه شتی 5 سال تو تخوازی چه با کلتورا کردی بکی پلانک خونک تشتاق دمجات هذا بتشيا براستی بس که گلکی خوش گلک سپاس اج براستی برویت ايوا شانس تاني كاتاني خوتاني بو حاضر بيناف توجبو كرمك راستی ابجی سدمك وكوتشماز ديروك فلسفه تخوينم اري انها حياه 5 سال ده فيديكم كو از هيز زانينا خبكم خدمتا زمان چاند ديروك و جواتا كردي دانه از خوازم پشتی خود ناخو خب اوای کی کورتر خب کردی مجول بکم پرتو کان لسر دیروکی بنویسم و هگر پیکان بکم روف ایدی چرای کی جی شمو بسکریک که کردی ببینه تنه همه بسکریک مو چرای کی مروف ببینه هگله کی باش بته و خوازم کود ویواره کردی دانه کردی آلمانی هلبت خب کردی مجول بکم و ویواری دانه پیش بکم ببم دنگك اريني شكو ارينا خانم بو من وك خواندنا من انفورماتيكا از دخازم بگرم كردستاني ما كومباني او تشتننا بلا ام او كسبن كويتشتي آوا بكن شونا خلق بياني بيج مرة كار بكن يان تشتاج مرة بينا شمانا ام بن كويتشتي آوا بكن لكردستاني جيريا دسكرجي هرتي زيادة كرد بنا بله اي كاك شهريار ئێستا من لە حاڵی نووسینی کتێبێک بە زمانی کوردی بەس بە تەرجمەی ئەڵمانیشەوە بۆ ئەوەی کەمە ئەڵمانیەکانیش کەڵت وەرگرن ئەوە من ئەمە ئەنووسم بۆ وەکو بۆ کۆمەڵی کوردستان و هەروە کۆمەڵی ئەڵمانیەکان لە دوایش کاری من نووسینی شاعر و کورتە چیرۆکە هەم بە ئەڵمانی هەم بە کوردی زۆر سپاس یاز خانم بۆ من جارێک گرنگتریش پێش هەموو شتێک ئەوەیە کە ئەو دیدەی کە وڵاتەکان نسبەت بە کورد داویانە بە خەڵکی تر نەخۆمان بگۆڕم وە کارێ بکەم باوەڕیان بە ئێمە بێت حسابمان لەسەر بکەن بزان ئێمەش هەموو شتێکمان لە دەستێت و
بتوانین زۆر پێشکەوتوو بین ئەگەر ڕێمان لێ نەگرن. باشە سپاس بەس شتێکە من ێستا بە بیرم کەوتەوە بەس زمان بەس بۆ دەربڕینی فقط وشە نیە بەلای من کەسێکە فێر تەنبورە بە زمانی کوردیە زمانی چیاکانە بەڕاستی ڕاستم حەزەکە دەنگە ڕاست خانم نیاز ڕەحمانی کاک شەهریار مرادی خانم ئاریانە حاجی کاک بێناف مستەفا بێناوی خۆشناف گەلێک سپاس دەنگی موزیک دێ ئەوەی کە باست کرد دەنگێکی زۆر خۆش دێ دەزانم ئێوە کاریشتان هەیە ئاگاتان لە میوانەکان دەبێ سپاسان دەکەم ئێوە دەچنەوە لای ئەوان منیش دەگەڕێمەوە بۆ لای بینەران.